بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. مسلمانانی بەڕێز و سەنگین، خۆشحاڵ و بەختەوەرین پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەی نۆیەم لە زنجیرەی هەڵبژاردن و دەنگدان لە دیدگای قورئان و فەرموودە. لە ئەڵقەی ڕابردوودا باسی یەک خاڵمان کرد کە لە خلیسکانەکان و خراپیەکانی چوونە ناو پرۆسەی هەڵبژاردن و دەنگدان و عەلمانیەت و دیموکراسی لە پێش چوونە ناو پەرلەمان و ئەندامبوون تێیدا. لێرەوە باسی دەکەینەوە و لێکی گرێ دەدەینەوە خاڵی دووەم لەو خلیسکان و خراپیانەی لە کاتی پڕوپاگندەی هەڵبژاردن دەکرێتن لەلایەن ئەندامان و لایەنگران و لایەنەکانی کە بەشدارن لە خۆ هەڵبژاردن، بە تایبەت ئەوانەی ئیسلامیان کردە پاشکۆی خۆیان و بە خۆیانەوە لکاندووە. ئەویش ئەوەیە کەوا خاڵی دووەمە لە خلیسکانەکان و خراپیەکان، ئەویش خۆ دەرخستن و بە چاک نیشاندان و داوای دەسەڵاتکردن و داواکردن لە خەڵکی کە دەنجیان پێ بدەن. خۆ دەرخستن و بە چاک خۆ نیشاندان ئەگەر کەسەکە وانە بێت ئەوە درۆزنایەتیە و فێڵکردنە و سەختەکاریە لەگەڵ خەڵکی دەکرێ و چەواشەکردنی خەڵکەکەیە. ئەگەر واش بێت ئەوە زۆربەی جارەکان پێشێلکردنی فەرمانەکانی خوایە و وەگوناهە و خوای پەروەردیگار ڕێگایی لێگرتیە. هەروەکو خوای پەروەردیگار دەفەرموێ لە سوورەتی ئەننەجم ئایەتی 32: فلا تزكوا أنفسكم هو أعلم بمن اتقى. واتە بە خۆتانەوە هەڵمەدەن و خۆتان بە پارێزکار نیشان مەدەن، خوا زاناترە بەوەی پارێزکاری دەکات. یان لە ئاەتێکی تر خوای تەعالە لە سوورەتی النساء 49 فەرموویەتی: ألم تر إلى الذين يزكون أنفسهم بل الله يزكي من يشاء ولا يظلمون فتيلا. واتە نابینی ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام تەماشایان ناکەیت ئەوانەی خۆیان بە باش و پارێزکار نیشان دەدەن و بە خۆیان داهەڵدەڕێن، خوا بە ئەوەی بە باش و پارێزکارانیشی دەدا و بەقەد داوی نێودنچی خوورماوە خوای پەروەردیگار ستەم لە کەس ناکات و وەقەتاوقەتیش ستەمی نەکردووە. کەواتە بە خۆهەڕدان و تەسکیەی خۆکردن و خۆ بە پاش نیشاندان شتێکە خوای پەروەردیگار پێڕازی نییە و لە قورئانی پیرۆزەوە ئاەتەکان بەڵگەن. و هەروەها پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام بە خۆداهەڕدان و خۆمەتەحکردنی بە کارێکی ناپەسند و نەشیا و خستۆتە ڕوو و هەڕەشەی لێکردووە لەو کەسەی کەوا بە خۆی داهەڕدەڕێ و یان مەدحی خۆی دەکا، کە فەرموویەتی لە فەرمودەیەکی کە لە سونەنی ئیبن ماجەی داهاتووە بە ژمارە 2674 فەرموویەتی: ئیاکم والتەمادح فإنه الذبح. واتە ئاگادار بن لە بەخۆدا هەڵدان و بەڕاستی ئەو خۆکوشتن و سەربڕینە. یان کەسەکان کە عەمەل و کردەوەیەکیان کردووە ئەگەر لە پێناوخوای بی نابی بە چاوی خەڵکی دابدەنەوە و وەکار و کردەوەکان بینە بەرچاوی خەڵکی و بیڕێنەوە تا خەڵک لێیان ببیستێ. جا یەکێک لەو ئیش و کارانەی پەرلەمانتاران ئەوانی کاندیدن بۆ پەرلەمانتاری ئەوەیە دەیکەن و چاکەکان بە خەڵکی دەفرۆشنەوە و خۆیان چاک دەردەخەن و بە خۆیان داهەڵدەڕێن و بەلایەنەکەیان داهەڵدەڕێن. ئەگەر واش بن هەر ڕێگا لێگیراوە وەکو باسمان کرد، ئەگەر وانە بن دووجار و حەوجار ڕێ لێگیراوتر و خەتەرناکتر و ترسناکترە و سزابار دەبن و گوناهکار دەبن. پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەو فەرمودەشیان پێشەوایان ئیمامی ئەحمەد لە موسنەدەکەی و حافظ المنذری لە تەرغیب و تەرهیبدا هێناویەتی بە ژمارە 23 و کە فەرمودەکەش بە صەحیح دانراوە و لە ژمارە 6986 لە موسنەدی ئیمامی ئەحمەددا هاتووە کە پێغەمبەر فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام: من سمع الناس بعمله سمع الله به مسامع خلقه وصغره وحقره. لە ڕیوایەتێکی تر دەفەرموێتن: سمع الله
به مسامع الخلق يوم القيامة. واتا هر یەکێک ئەوەی کار و کردەوەکانی کە کردوویەتی بە گوێچکەی خەڵکی دابدات و ڕووپامایی بکات واتە ڕیاباز بی تێیدا خوا بە گوێچکەی خەڵکەکەی دادەدات لە ڕیوایەتێکی تر دەرێ لە ڕۆژی دوایی و بچووکی دەکاتەوە و کەم و هیچی نیشان دەدات. جا ئەو فەرموودەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام کە لە موسنەدی ئیمامی ئەحمەد هاتووە عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بیجێڕایەتەوە هەرکە ئەو فەرموودەی بۆ جێردراوە بووە و دەیبیست و بەخۆشی دەیجێڕاوە چاوی فرمێسکی دەکرد و دەگریە. جا بەڕێزان و خۆشەویستان ئەگەر سەرنجی بربژێر و کاندید بدەین ئەوەمان 100% لە کارەکانی ئەودا دەبینینەوە و چاچیەکانی خۆی باز دەکاتن و کار و کردەوەکانی خۆی دەخاتە بەرگوێچکەی خەڵکی و بەخۆی هەردەداتن و خەڵکەکەی وا لێ دەکا کە سەرنجڕاکێشیان دەکا بۆ لای خۆی و مەتح بکرێتن و مەتح و شتە چاکەکانی ناشارێتەوە کەواتە بەو بەڵگانەی ڕابردوو ئەو کەسە کارێکی نەشیاوی بێشەرعی پێچەوانەی قورئان و فەرموودەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام دەکا و تاوانبار دەبی لەسەریەوە. و خواستنی دەسەڵات و داواکردنی فەرمانڕەوایەتی بەسەر خەڵکەوە کارێکی ناپەسندن بۆ خۆت داوا بکەی و پێی لەسەردا بگری مەگەر چەند جارێکی بە چەند مەرجێکی لە حەل و مەرجی تایبەتدا ڕێگادرابی. ئەوەش ئەو خاڵانە لەو کەس و کارانەی ئێستا لە پروپاگەندەکانی هەڵبژاردنەکانی سەردەم دەیکەن نەهاتی تەجێ و نایەتە جێ و پرۆسەکەش جیایە لەگەر ئەو پرۆسە و ئەو هەڵ و مەرجانەی کە لە شەرع باس کراوە وەکو یوسف پێغەمبەری عەلا نەبینا و عەلەیهی سەڵات وەسەلام یان هەر کەسێکی تر لە کەسی چاکەکاری دینداری و شوێنکەوتەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام بیکاتن. پیغمبر علیه الصلاة والسلام فرموی إنكم ستحرصون على الإمارة وستكون ندامة يوم القيامة كلا صحيح مسلم دعات واتا ايوا پیداگری دکن لسر دا صلاة فرمان روایتی ورگرتن دا صلاة ورگرتنیش پشیمانی روژ قیامتیا یان لفرموده چی دیوش لصحیح مسلمات و فرموی إنا والله لا نولي على هذا العمل أحدا سأله ولا أحدا حرص عليه. فرموي سوين بخوا إيما براستي ودلنيايوا كسيك ناكين فرمان روا بسر أو كاريوا كوابو خوي داواي كرد بيتو يان بيداگر بي لسر ورگرتني دا صلاة فرمان روايات يكي. وبيغمبر عليه الصلاة والسلام لفرموديشي تر كالترغيب وترهيب دهات وصحيحة بجمارة 807 فرموي من تكفل لي أن لا يسأل الناس لي شيئا أتكفل له بالجنة. هر یەکێک بۆم دەستەبەر بکات هیچ شتێک داوا نەکات لە خەڵکی بەهەشتی بۆ دەستەبەر دەکەم. جا لەو فەرمودانە ئەوە وەردەگیرێ کە ئەو کار و ئیشە و قسە و خۆ دەرخستن و مەتحکردنی خۆ و داوای دەسەڵات و داواکردن لە خەڵکی کە دەنجیان پێ بدرێ ئەو کاندیدانە و بربژێرانەی بۆ هەڵبژاردن کار دەکەن و لە گۆڕەپانەکەیدا سەرنجی خەڵک ڕادەکێشن گەر سەرنجیان بدەی ئەوەیان لێ دێتە جێ ئەو فەرمودانەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام ئەوان لەبەر خەڵکی دەپاڕێنەوە و داوایان لێ دەکەن و زەلیلانە و زۆر شتی تەحەمل دەکەن و قبول دەکەن و لایەنەکانیشیان و دەرۆزەی دەنگدان دەکەن لە خەڵکەکەی. خاڵێکی تر لە خلیسکانەکان و خراپیەکانی پرۆسە و پرۆژەی دەنگدان و هەڵبژاردن پێشی چوونە ناو پەرلەمانی بریتیە لەوەی ڕێگادان بە هەموو کەس و لایەنێک بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن کەسەکە و لایەنەکە باش بێ یان خراپ بێ کافر بێ دووڕوو بێ درۆزن بێ بەدڕەوشت بێ هەر کەسێک بێ پێوەەر لە لایوان ئەو شتانە نییە باشایەتی و چاکایەتی و دینداری و مسلمانیەتی. کەسی مسلمان و بێبڕوا و بێ گوناه و گوناهکار و ڕاستگۆ و درۆزن و بەدڕەوشت و
وڕەوشت بەرز و هەمویان دەهێنرێنە یەک ئاستی بە یەک پێوەر تەمەشا دەکرێن ئەویش پێوەرەکەیان ئەوەیە ئەو یاسایانەی کاواندایان ڕشتە لی بێتە جێ جا کەسەکە ئەگەر لە ئایندا بە خراپیش ناو ببرێ و هیچ پێوەرێکی ئاینی و ڕەوشت بەرزی و عورفیشی لێنێتە جێ. ئەوەیە پرۆسەی عەلمانیەت و دیموکراسیەت بۆ هەڵبژاردن. جاخوای پەروەردیگار بەوەی رازی نییە دەفەرمێ هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون سورة زمر آياتي نو واتە ئەی ئەوانەی زانستیان هەیە و دەیزانن یەک ئاست و یەکسانن لەگەڵ ئەوانەی نایزانن و زانستیان نییە. یان دەفەرمێ ئەفەنەجعل المسلمین كالمجرمین ما لكم كيف تحكمون سورة القلم آياتي 36 واتە ئەی مسلمانان وەکو تاوانباران و یان کافران دابنین ئەوە چیتانە چۆن بڕیار دەدەن؟ ئەوە چ بڕیارێکە کە مسلمان و کافر بە یەک ئاست تەمەشا بکرێتن و لە یەک ڕووەوە پێکەوە یەکسان بکرێن لەگەر کافر و بێ بڕوای یان گوناهبار لەگەر بێگوناهی یان تاوانبار لەگەر بێتاوانی. یان خوای پەروەردیگار لە سوورەتی هود ئاەتی 24 دەفەرمێ مثل الفريقين كالأعمى والأصم والبصير والسميع هل يستويان مثلا أفلا تذكرون. خوا دەفەرمێ نمونەی دوو کۆمەڵەکە واتە بڕوادار و بێبڕوا وەکو نابینا و کەسێک کەوا چاوی نابینێتن و یان کەسێکی کەوا نابیستێ و کەڕە و لەگەر چاوساغێک و کەسێک کەوا دەیبینێ و دەیبیستێ ئایا ئەوانە یەکسانن؟ ئایا تاکوکەی بیر ناکەنەوە؟ خوای تەعالە دەفەرمێ و واتە قەتا و قەت کەسێکی نابینا و ئەوەی دەیبینێ وەکو یەکسانیان ناکا و یەکسان نین و کەسێک کەوا کەڕە و نابیستێ لەگەر کەسێکی دەبیستێ وەک یەک نین بە دڵنیاییەوە. وخوای پەروەردیگار لە سوورەتی صادیش ئاەتی 28 دەفەرمێ ئەم نەجعل الذين آمنوا وعملوا الصالحات كالمفسدين في الأرض أم نجعل المتقين كالفجار. واتە ئایا ئەوانەی بڕوایان هێناوە و کردەوەی چاچیان کردووە وەکو کافر و خراپە گەندەڵکاران لە زەویدا دابنین ئەوانەی پارێزکارن وەکو تاوانبار و خراپەکاران دایان بنین قەتا و قەت نابێ وەکو یەک دابدرێن و لە یەکتر جودان کەواتە ناکرێت بە یەک چاو و یەکسانی تەماشای خراپ و باشەکان و کافر و مسلمانان بکرێت کە لە پرۆسەی هەڵبژاردن و یەکسان دەکرێن و لە زۆر بوار و شتەکانیشدا تەنها ئەوە ڕەچاو دەکرێت ئەو یاسانەی کەوادایان ناوە کەسی کافر و بێدین و کەسی مشریک کەسی داوێن پیس کەسی خەتابار کەسی ناڕێک و نالەبار دەهێنرێتە ئاستی کەسەکانی تر هەردوو لا بۆیان هەیە بەشداری بکەن بە یەکسانی و تێیدا بەشدار بن و خۆیان بدەنە دەنگدان. چەند نابێ مسلمان و کەسی کافر بکاتە نزیکی خۆی و لە دەور و بەری خۆی دابنێتن و لەگەڕی دابێ خوار ئەوەی قەدەغە کردووە و نایهەوێت کە دەفەرمێ لە سوورەتی آل عمران ئاەتی 118 يا أيها الذين آمنوا لا تتخذوا بطانة من دونكم لا يألونكم خبالا ودوا ما عنتم قد بدت البغضاء من أفواههم وما تخفي صدورهم أكبر قد بينا لكم الآيات إن كنتم تعقلون. هذا فرمي أي أواني برواتان هنا وكسانك مقرن بنزيكو دوستان ولدورو بري خوتان كويان بكنو نزيشيان بخنوا کەنهێنیەکانتان بزانن ئەوان تەنها لەوەی کورت هەڵناهێن لە خراپەکردنی کارەکانتان بەڵکو پێداگرن و دەیانەوێت و خۆزگەی ئەوەش دەخوازن زیان و زەرەرتان پێبگات. ڕقیان لە دەم و قسەکانیان بۆتان بەدیار کەوتووە ئەوەی لە سینگ و دڵیشیان شاردووتیانەوە مەزنترە و گەورەترە. ڕێگا و شوێن و کاروبارەکانمان بۆتان ڕۆن کردوتەوە ئەگەر ژیر و عاقڵ بن. واتە نابێ کەسێکی کافری بێ بڕوا بیکەیە دۆست و هاوڕێ و لێی نزیک بیەوە و پرسوڕای پێ بکرێ و ڕاوێژی پێ بکرێ کە لە پرۆسەی دەنگدانەکەیدا ئەوە
ئەنجام دەدرێ و لە چوونە ناو پەرلەمانەکەش و پەرلەمانتاریەتیەکەشدا ئەوانە دەبنە هاوڕێ و دۆستن و پرسوڕایان پێدەکرێ و لەگەڵیان دەبی و نهێنیەکانت دەزانن. ئەوە تا ئەبوو موسای ئەشعەری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کە یەکێک لە نەسرانیەکانی ئەهلی ذیممەی وەرگرت بوو بە نووسەر و کاتب پێشەوا عومەری کوڕی خەتاب خوا لێیان ڕازی بێت، نامەی بۆ نووسی و سەرزەنشتی کرد لەسەر ئەو کارەی زۆر بەتوندی و ئەو ئاەتەی بۆ نارد یا ئەیوهە الەذینە ئامەنوا لا تتەخیذوا بیطانەة من دونکم هەتا کۆتایی ئەوەی خوێنبانەوە و ڕاوەمان کرد. جا پێشەوا قورتوبیش لە تەفسیری ئەو ئاەتەی ڕەحمەتی خوای لێبی لە تەفسیرەکەی خۆیدا کوتوویەتی کە جلدی 4 لاپەڕە 179 دەفەرمێ لەو سەردەمەی ئێمەدا کە مەبەستی پێسەردەمی خۆشتی پێشەوا قورتوبی نەک سەردەمی مەی ئێستا دەفەرمی لەو سەردەمەی ئێمەدا حاڵ و بارەکان سەراوژور کراوەتەوە بە گرتنی خاوەن پەرتووکەکان جوولەکە و نەسرانیەکان بە نووسەر و ئەمین کە دانراون یان پێی دەدرێت بەوەیەوە لەلایەن نەفام و جێلەکان لە دەسەڵاتداران و فەرمانڕەوایان کەواتە پشتیان پێدەبەسترێ دەهێندرێن دەکرێنە نووسەر. قبولیان نەبووە زانایان و پێشینانی چاک و زۆریان پێ هەڵە و نالەبار بووە تەنانەت بە کاتب و نووسەرێکیش دایان بنەی جوولەکە و دیانەکان یان کافر و مشریکەکان. کەواتە ئەگەر پێشەوا عومەر خوا لێی ڕازی بێت ئێستا لەو سەردەمەی هاوچەرخی ئێمە ژیابە دەبات چ بڕێ بەو کەسانەی بە ناوی موسڵمانەتیەوە و یان پاشگری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە ئەو هەموو هەوڵەی دەدەن تاوەکو نزیک ببنەوە و دۆست بن لەگەر ئەو کەسانەی کەوا کافر و بێبڕوان ئەو کەسانەی بەدڕەوشت و خراپەکارن و لەگەریان بچنە یەک بازنەی و لەوێ ڕاوێش بکەن و حیساب لەگەڕ یەکتر بکەن لە دوژمنانی ئیسلام بەبێ ئەوەی حیساب بۆ خوا و بۆ پێغەمبەرەکەی خوا بکەن عەلەیهی سەڵات وەسەلام. جا بە دڵنیاییەوە پێشەوا عومەر ڕازی نەدەبوو. جا خاڵێکی تر لەو خلیسکان و خراپیانەی چوونە ناو پرۆسەی دەنگدان و هەڵبژاردن لە کاتی پڕوپاگندەدا پێش دەرچوون و چوونە ناو پەرلەمانەکەی ئەویش خاڵی 4میانە ئەوەیە پارە و سامانێکی زۆر و کاتی زۆر بە فیڕۆ دەدرێت. ئەو سامان و پارانەی لە پڕوپاگندەی ناشەرعی هەڵبژاردن بە فیڕۆ دەدرێت یەکجار زۆرن و چەندین کەسی هەژار و نەبووی پێ دەبوژێتەوە ئەگەر پێیان بدرێت. ئەو کاتەی کە لێپرسینەوەی لەسەرە و ئەوەی کە خوای پەروەردیگار سوێندی پێی خواردووە و بە گرنگ پیشانی داوە و کە هەر ئەوە بۆت مسۆگەر دەکا ئایا تۆ بەهەشتیت یان دۆزەخیت پەنا بە خوای ڕەب العالەمین. ئەوە لە پڕوپاگندەی پوچەوە و دیعایەی هەڵبژاردنەوە سرف دەکرێتن و کار و قسە و گۆتن و ئیشی زۆر نالەبار و بێشەرعی و مایە پوچی تێدا ئەنجام دەدرێت. ئەو بە هەردەردانی پارە و سامان و بە فیڕۆدانی کات لە قورئان و شەریعەتی ئیسلام قەدەغە کراون و دروست نییە. سەرنجی ئەو ئاەتانە ئەگەر بدەین ئەو ڕاستیەمان بۆ دەردەکەوێ کە خوای پەروەردیگار فەرموویەتی لە سوورەتی النساء آياتي 29 يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم. واتای ئەوانەی بڕواتان هێناوە سامانەکانتان لە نێوانتان بە ناڕەوایەتی مەخۆن مەگەر بازرگانی و کڕین و فرۆشتنی بەدڵ و ڕەزامەندی لە ئێوە بێت. ئەو پارە و پولۆوانش لە نێوان خەڵکەکەیدا ئاوا سەرف دەکرێت بە فیڕۆ دەدرێت کەواتە خوا پێڕازی نییە. یان خوا فەرموویەتی لە سوورەتی الأنعام ئاەتی 141 دەفەرموێ ولا تسرفوا إنه لا يحب المسرفين. واتە زێدەڕەوی لە سامان و پارە و پول مەکەن چونکە بەڕاستی خوا زێدەڕەوانی خۆش ناوێت. وەخوای پەروەردیگار لە سوورەتی الئیسراء ئاەتی 27 دەفەرمووی إن المبذرين كانوا إخوان الشياطين وكان الشيطان لربه كفورا. واتەوانەی پارە و پول بە فیڕۆ دەدەن براو وەکو شەیتانەکانن و شەیتانیش سپلە و کافرە بە پەروەردیگارەکەی. و پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام سەبارەت بە کاتی زێڕینمان دەفەرموێ اغتەنم 5 قبل 5 شبابك قبل هرمك
وحياتك قبل موتك وصحتك قبل مرضك يعني سقمك للرواية تر وغناك قبل فقرك وفراغك قبل شغلك كاوشيان بيشوا حاكم لمستدركي بجمارة 7836 لجلد تار لا برس 340 كنايتي وابن أبي شيبة بجمارة 34319 لجلد حفت لا برا حفتا وحفت هناويتي ولا صحي ترغيب وترهيبش بجمارة 3355 أو فرمودة توماربو وهاتوو كبصحيح حسن داندراو پیغمبر فرموویەتی عليه الصلاة والسلام پێنج شت لە پێش پێنجیانەوە بە دەرفەت وەرگرن گەنجایەتیەکەت پێش پیربوونەکەت ژیانەکەت پێش مردنەکەت تەندروستیت پێش نەخۆشیە کەوتنت دەوڵەمەندیت پێش هەژاریەکەت دەست بەتاڵیەکەت پێش سەرقاڵیەکەت جا شاعریش جوانی فەرمووە اغتنم في الفراغ فضل ركوع عسى أن يكون موتك بغتة كم من صحيح مات من غير علة وكم من سقيم عاش حينا من الدهر لكاتي دەست بەتاڵیت بەقەت خۆچەمانەوەیەکی بۆ خوای پەروەردیگار ئەو پاداشتەی وەربگرە و بەکاری بینە و بە فیڕۆی مەدا چێ دەڵێ مردنەکەیت و لە ناکاو نییە چەند کەس لە لەش ساغان مردینە بەبێ ئەوەی نەخۆش بوو بن و چەند کەس لە نەخۆشەکان ماوەیەک لە ژیان داماینەوە و نەمردینە کەواتە دەست بەداڵیەکەت بۆ خوای بەکاربینە نەچی بۆ پڕۆپاگەندە و کار و ئیشی بێشەرعی و گوناه و تاوانی ئەنجام بدەیت تێدا لەبەرەوەی ژیانەکەت لێپرسینەوەی لەسەرە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام فەرموویەتی لە مەیدانی حەشر و حیسابدا تۆ ناتوانی هەنگاو بنێت هەتا 4 پرسیارت لێ نەکرێ یەکێک لەو پرسیارانەی کە دەفەرموێ لێت دەکرێ عن عموریکە فیما ئەفناه تەمەنی خۆت لە چ سەرف کرد تخوا تۆ ڕوتەیە بڵێ ئەی خوای پەروەردیگار لە پڕوپاگەندەی هەڵبژاردن لە قسە ناڕێک و نالەبارەکان لە بێشەرعیەکان لە ڕازیبوون بە دۆستایەتی کافر و بێبڕوایان بەوەی کەوا دینی تووازی لێ بهێندرێ و یاسای دەستکرد جێبەجێ بکرێ ئەوە یان خوای تەعالە پرسیارت لێ دەکا وعن شەبابیکە فیما ئەبلاه پرسیارت لێ دەکا گەنجایەتیەکەت هەمووی لە چ سەرف کرد لەوەت سەرف کرد پۆستەراتی هەڵبواسی ڕسم و وێنەکان هەڵبواسی لەوەت سەرف کرد کەوا چەپرەی لێدەی و تەمەشای ناموسی خەڵکی بکەی ئەگەر نێرینەی و ئەگەر ئافرەت و کچیشی ناموسی بنەماڵەکەت ببەی خۆت بەرچاوکەی لۆ خەڵکەکەی بە دوای درۆ و دەلەسەکان بکەوی کاری بێشەرعی ئەنجام بدەی خەریکی ڕیکلام و ئەنتەرنێت و شتەکان بی بۆ پڕوپاگەندەی پرۆسەیەکی بێشەرعی و دەربارەی ماڵ و سامانەکەشت پرسیارت لێ دەکرێ وعن ماله فيما اكتسبه من أين اكتسبه وفيما أنفقه لشوي مما اكتسبه وفيما أنفقه لما ركشي بسياري لذكره لشي وچوني بدستيناوه ولشي صرف كرديا لشي بكارهناوه بأندام برلمانيتي لبروسيكي بشرعي دا پارد دستكوت ولا پێناو پڕوپاگەندە و کار و بار و قسەی بێشەرعی بۆ پرۆسەیەکی بێشەرعی بەکارتێنا هەمووی لێپرسینەوەی لەسەرە وعن علمه فيما عمل فيه ئەوانەی علم و زانستیشیان هەیە پرسیاریان لێ دەکرێ ئایا کارت بە عیلمەکەت کرد نەک دەزانی یاسادانەر بەس ئەڵڵایە بەس ئەوە مافی هەیە کەوا یاسای دابنێ و کەسی تر مافی نییە بۆ ئەو مافەتدا بە خەڵکی تر ئایا علم و زانستیەکەت بۆ عەمەلت پێ نەکرد نەتزانی خوای پەروەردیگار جەلە شەئنه هەر ئەوە حەڵاڵی حەڵاڵ دەکا و حەرامی حەرام دەکا کەس بۆی نییە حەڵاڵەکانی وی حەرام بکاتن و حەرامەکانی حەڵاڵ بکات بۆچی ئەو مافەتدا بە خەڵکی تر بۆچی چووی لە پاڵ کەسانێکی دانیشتی کەوا بە دۆستت گرتن خۆشت ویستن لێیان نزیک بوویەوە وەلائت بۆیان پەیا کرد کاتێک کە خوای پەروەردیگار قەدەغەی لێ کردی عیلمت پێی هەبوو بۆچی کار و کردەوەت بە عیلم و زانستیەکەت نەکرد بۆ چوویە دەنگدان کارێکی بێشەرعیت کرد لە پرۆسەیەکی بێشەرعیدا لە پرۆسەیەکی مایەپوچی تاقیکراوە کە نوشستی هێناوە بە گوێرەی ژیری و عەقڵی و واقعیش هەڵەیە جارێکی تر شتێک چەند جارێک نوشست بێنێ و بدۆڕێ جارێکی تر سەری خۆتی پێوە بێشینی و بە دوای دابچی
جا بەڕێزان و خۆشەویستان، خوای پەروەردیگار جل شأنه لميدان حشر و حسابدا ئەو لێپرسینەوانە دەربارەی ژیان و تەمەن و گەنجایەتی و پارە و پولت دەکا کە لەو پڕوپاگندانەی لە کاتی پرۆسەی هەڵبژاردن و بەشداریکردن دەکرێت لە خوای بترسە ئەوانە بێشەرعین و قەدەغەن کەوا ئەنجام دەدرێن. و خاڵێکی تر ئەویش لە خلیسکانەکان و خراپیەکانی بەشداریکردنی کاتی پڕوپاگندەی هەڵبژاردن و دەنگدان دەکرێتن، ئەویش بریتیە لەوەی چەند کارێکی بێشەرعی تێدا ئەنجام دەدرێ. ئەو کارە بێشەرعیانەی کە تێدا ئەنجام دەدرێ لە پڕوپاگندەکان یەکێکیان لەوەیە ڕازیکردنی خەڵکی بەوەی دەنجی پێ بدەن ئەو کەسە هەرچێ بێت و بە هەر شێوازێکی بێت. ڕازیکردنی خەڵکی بە هەر شێوازێکی بێت کە پشتگیری لێ بکەن، یان هاتوو چووکردنیان و ڕێزلێنانیان و پیاهەڵدانیان و ئەگەر شایستەش نەبن ئەو کەسانە، ئەگەر کافر و بێبڕواش بن، ئەگەر گوناهکاریش بن، کاتێک بربژێرەکە مڕەشیحەکە دەچێتە لایەن و بەنیازی ئەوەی دەستخۆشیان لێ دەکاتن و ڕێزیان لێ دەنێت تەنها دەنگەکەی ئەوان بەدەست بێنی کە خوای پەروەردیگار بەوەی ڕازی نییە. یان خوای پەروەردیگار دەفەرمێ يحلفون لكم لترضوا عنهم فإن ترضوا عنهم فإن الله لا يرضى عن القوم الفاسقين. سورة التوبة آيات 96. واتدوروان سوينتان بودخون تاكو ليان رازيبن اگر ليان رازيبون او براستي خوا رازي نابد لكسانيشي لفرمان درچو پيچوانا كاراني فرمانكاني خواو پیغمبركي عليه الصلاة والسلام. جاء اوي خلچي بنا رزايتي خواي پروردگار ڕەزامەندیان بەدەست بێنێ و بەدڵنیاییەوە خوای پەروەردیگار لێی تووڕە دەبێ. پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی السەڵات وەسسەلام من التمس رضاء الله بسخط الناس كفاه الله مؤنة الناس ومن التمس رضاء الناس بسخط الله وكله الله إلى الناس. ئەوەش لە سونەنی ترمذی بەژمارە 2414 هاتووە. واتە ئەوەی بیەوێ ڕەزامەندی خوای بە تووڕەی خەڵک بخوازێ و ئەوە خوای پەروەردیگار بەسیەتی و لەبەر بنەتی خەڵکەکەی دەری دێنی و چی بیەوێ بۆی دەکات و ئەوەش کەوا بیەوێتن بە ڕەزامەندی خەڵکی بەدەست بینی بە تووڕەی خوای پەروەردیگار بە دڵنیاییەوە خوای پەروەردیگار دەیداتە دەستی خەڵکەکەی کە ئازاری بدەن. جا ئەوانش کەوا بەشداری پڕوپاگندەی هەڵبژاردن دەکەن لەوانەی بربژێر و کاندیدن، هەر دەیانەوێ دڵی خەڵکەکەی بەوەی ڕازی بکەن دەنجیان پێ بدا. ئەو کەسە باش بێ، خراپ بێ، ناڕێک بێ، نالەبار بێ، لێیوە دەنگ نایەن و دەستخۆشی لێ دەکەن. کەسەکە هەرچێ بێ و چۆن دەنجیان پێ بدا هیچ لەلایەن ئاساییە وەکو دەرۆزەکەرێک ئەوانەی فێرن دەرۆزەی دەکەن. ئەگەر کەسەکە شتێکی پێ بداتن لێی وەردەگرێ، شتەکە کەم بێ یان زۆر بێ. ئەگەر کەسەکە هەرچی بێ و چ بکاتن چاوپۆشی لێ دەکا لە پێناو بەدەستهێنانی پارە و شتەکەی کەوا پێی دەدرێ. جا بەداخەوە ئەوەش ئەو ئاەت و حەدیثانە دەیگرێتەوە نابی کەسی خاوەن بەرزایەتی و بە شخصیت و کەسایەتی خۆی بێنێتە ئەو ئاستەی و ئاوا بپارێتەوە و شتەکان بەدەست بێنی و پێچەوانەی شەرعیە. لەبەرەوەی کاتمان بەدەستەوە نما لێرەدا دێینە کۆتایی لە ئەڵقەی ئەو جارە لە ئەڵقەی دابێ لێرەوە باسی دەکەینەوە و لێکی گرێ دەدەینەوە خراپیەکی تر لەو خراپیانەی کەوا لە کاتی پڕوپاگندەی هەڵبژاردن دەکرێتن کە کاری بێشەرعین. صلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.